بینەرانی پانۆراما و کورسات نیوز ئەم کاتتان باش. یەکێتی بێ جیاوازی مەبەستێتی خزمەتی هەمووان بکات تێکۆشەری دێرین پێشمەرگا کە سوکاری شەیدان زیندانیانی سیاسی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ژنان و گەنجان لە نێو بانگەشەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینرێن. ئایا پلان و استراتیژێتی یەکێتی چییە بۆ خزمەتی سەرجەمچین و توێژەکان؟ تەنها 8 ڕۆژ کاتی بانگەشە ماوە. هێز و لایەنە سیاسیەکان کێبڕکیانە بۆ بردنەوەی زۆرترین کورسی تا بەرنامە و پلانی خۆیان جێبەجێ بکەن. لیستی 222 یەکێتی لە هەولێر لە کێبڕکەی توندایە بۆ بردنەوەی زۆرترین کورسی لە کۆی 15 کورسی پارێزگاکە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چی بۆ پایتەختی هەرێمی کوردستان بکات؟ تا چەند ئازادی بانگەشە هەیە لە سنووری پارێزگای هەولێر؟ پەرۆشی هەولێرەکان بۆ سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە؟ هەروەها هەوڵەکان یەکێتی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد لە بەرژەوەندی هاوڵاتیانە سیاسەتی ئێستا یەکێتی لەسەر ئاستی ناوخۆی و هەرێمی نێودەوڵەتی چ دەستکەوتێکی بۆ هەرێمی کوردستان هەیە؟ دۆخی بانگەشە و ئێستایی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێک لە شکور مەلابە کرد کاندیدی ژمارەدا لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر. هەروەها سدیق حەسەن چاودێری سیاسی لە هەولێر تاوتوێ یەکەم. کاک شکور ئەم کاتە و باش دۆخی بانگەشە لە سنووری پارێزگای هەولێر چۆنە؟ بە دەنگەوە هاتنی چین و توێژەکان بۆ لیستی 222 یەکێتی چۆنە؟ سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان، شەوتان باش، سڵاو و ڕێزم بۆ تەواوی بینەرانی کورسات. بێگومان بانگەشە لە شاری هەولێر بانگەشەیەکی ڕێکوپێکە ڕوا بەهێمنانە ئەڕوا و دوور لە هەموو توندوتیژێک ئینشاءڵڵا ئەو بانگەشەیەش دەبێتە هۆی ئینشاءڵڵا زیاتری کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەبێ جیاوازی خەڵک دەڕژێنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ دەنگدان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشوازیەکی کۆمەڵانی خەڵکی کوردستان، پێشوازیەکی گەرمە لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەندەش وەک کاندیدی ژمارەدا لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هانمان دەدەن و بە گوڕوتینێکی زۆرەوە ئێمە دەچین بۆ ئەوەی لە نزیکەوە لەگەڵ دەنگدەرانی خۆمان و کاریان بەدەکەین و بانگەشە بەردەوام دەبی ئینشاءڵڵا بۆ ئەوەی ئێمە زۆرترین کورسی بێنین بۆ لیستی 222. باش، کاک شکور مەبەستان چییە ئەگەر یەکێتی دەنگێکی باش بێنێت و خەڵک متمانێکی باشی پێ بکات؟ ئەتوان چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن؟ لای هەموو خەڵک ئاشکرایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات بەبێ فەرق و جیاوازی هەوڵی داوە بۆ ئەوەی کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. چەند یەکێتی نیشتیمانی کوردستان کورسەکانی زیاد بێ و لە زیادەدا بێ ئەوەندە زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکا و زیاتر بۆ خەمخۆری و بەدەمچوونی داواکانیان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و خۆتان نەزانن ئەو کێشانەی ئێستا لە بەغدا هەیە ئەوە هەمووی بە یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەرەکرێ و کاری جدی بۆ دەکا و ئێمەی کە کاندید کە چونمان بۆ پەرلەمانی عێراق ئێمە خەمخۆری هاوڵاتیانە بین و کاری جدیان بۆ دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. باش، کاک سدیق سڵاو لێبێ، وەکو چاودێرێکی سیاسی ئەم باردۆخەی لە نێوان هەولێر و بەغداد هەیە، ئاسوویەکەیە بۆ چارەسەرکردن یاخود بە چ ڕێگەیەک دەتوانرێت چارەسەری و کێشانە بکرێت کە لە نێوان هەولێر و بەغدادا هەیە؟ سڵاو لە ئێوە و لە میوانی بەڕێز و بینەرانی خۆشەویست. هەندێک کێشەی دەنکە هیوادارم برادرانی کۆنتترۆل برادران بتوان چارەسەری ڕاستی حەسەن بەڵێ بەڵێ ئەوەی ڕاستی کێشەی نێوان بەغدا و هەرێم پێم وابێ لە 2013-2014 سەری هەڵداوە. ئەمە شەگەڕێتەوە بۆ پرسی ئابووری سەربەخۆیی کە ئەمەش لە سەربنەمایەکی یاسایی و دەستوری نەکرا پرسی ئابووری سەربەخۆیی، بەڵکو بەرژەوەندی لایەنی تێدا هەبوو، بەرژەوەندی تایبەتی تێدا هەبوو، بۆی ئەم کێشانەت چارەسەر تا ئێستا چارەسەر بێ چارەسەر ماونەتەوە. وەکو دەزانین حتا گەیشتە ئاستی داوای یاسایی نێودەوڵەتی کە لە پاریس
داواش لەسەر مەسلەی پترۆلی هەرێمی کوردستان کرایەوە کێ تا ئێستاش ئەم کێشە لە نێوان تورکیا و عێراق یەکلا نەبووتەوە. من پێم وایە ئەو چارەسەری ئەو کێشانە ئەوەیە کە لەو خوڵەی پەرلەمانی عێراقدا پارلەمانتارە بەڕێزەکان ئەو کێشە لە چوارچێوەی دەستوردا چارەسەر بکەن، لە چوارچێوەی یاساکاندا چارەسەر بکەن. ینی بە پێی بەرژەوەندی هەندێک کۆمپانیا یاخود هەندێک لایەن یاخود بە پێی بەرژەوەندی بەرتەسکی چارەسەر ناکرێن. کێشی پرسێکی تریش دێتە پێشەوە لەم خوڵەی پەرلەمان بێگومان تا ئێستا کە یاسای پترۆل و غازی عێراق ئەوەی پێش ساڵانی پێشترە، یعنی ئی سەردەمی عێراقی نوێ نییە. بە ئەگەرێکی زۆرەوە ئەڵێم پرسی دەرخستنی یان دەرباسکردنی تێپەڕاندنی یاسای نەفت و غاز لە پەرلەمانی عێراق دەبێت پێشەوە. بۆ ئەمە لە ئێستاوە سیاسەتێکی زەڵاو دەبێ هەبێ. ئەمەش بێگومان لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەکرێت. باشە دەستوری عێراقی دەستوری عێراق هەندێک جار بەپی یاساکانی بودجە هەندێک جار هەندێک یاسای تر لە نێو پەرلەمان دانوستانی سیاسی بوو ئەم کێشانە بە هەڵپەسێدراوی ماونەتەوە. خۆ ئەمە خولی شەشەمی پەرلەمانی عێراق کاتێک ئێستا بانگەشە بەڕێوەچێت بۆ لە ماوەی پێنج خولی ڕابردوو نەتوانراوە کێشانە چارەسەر بکرێت. من پێم وایە تا ئێستا کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یان باشتر بڵێن لایەنێک لەناو هەرێمی کوردستان کە لایەنێکی دەست ڕۆیشتووە لەناو لە هەرێمی کوردستان لەگەڵ دەستور و یاساکان ناڕوە یاسای بودجە ناڕوە. ئەمە حقەتێکە. سیستەمی فیدراالین ئێمە سیستەمی فیدراالین و دەستوریش ئیقراری کردووە و خەڵکی کوردستانیش دەنگی بۆ ئەو دەستورەداوە. هەر کەسێکی کە هەندێک لە بواری سیاسی تێبگا ئەزانێت کە سیستەمی فیدراالی چییە چۆنە. یعنی ئێمە هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا ئەرکمان هەیە و مافیشمان هەیە. ئەبێ ئەو ئەرکانە جێبەجێ بکەین، ئەرکەکانی سەرشانی ئێمە جێبەجێ بکەین. باشە تەرازوێک دانین کاملا کەمتری جێبەجێ کردووە لە کاتێکە هەردوو لا دەستور پابندی بۆ داناون مافیشی بۆ داناون لە نێوان بەغداد و هەولێر کامیان لاسەنگترە. من پێم وایە لەم بارەوە لەوانەیە خەڵکێک بە شێوەیەکی تر لێکدانەوەی بۆ بکە، بەڵام من پێم وایە تۆپەکە لە ساحەی هەرێمی کوردستانە، چونکە ئەوەی کە هەرێمی کوردستان چەند ساڵی ڕابردوو کردووە لە مەسلەی غاز و پترۆل بەتایبەتی لە مەسلەی پترۆل لە سەلاحەتی هەرێمی کوردستان نییە، لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە. هەمومان دەزانین بازرگانی دەرەکی بەتایبەتی بازرگانی دەرەکی لە سەلاحەتی حکوومەتی بەغدادایە، بمانەوێ و نەمانەوێ وایە. ئەگەر قبول ناکەن کەواتە ئەبێت داوای گۆڕانکاری دەستور بکەن. ئەگەر دەتوانن دەستور بگۆڕن فەرمون دەستور بگۆڕن. بەڵام ئەوە مەسلەی دەواازەکانە، مەسلەی فرۆشتنی پترۆلە، مەسلەی بازرگانی لەگەر وڵاتانی دەرەوەیە، ئەمان لە سەلاحەتی حکوومەتی عێراقا لە حکوومەتی فیدراالدایە. هەرێمی کوردستان ئەبێ پابندی ئەم خاڵانە بێ. حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا تا ئێستا پەیوەند پابندی ئەم خاڵانە نەبووە، یعنی ئەمە ئاشکرایە. یعنی من ناڵێم کێ لەسەر حەقە و کێ لەسەر ناحەقە، بەڵام دەستور وا ئیقراری کردووە وا بڕیاری داوە کە مەسەلەی پترۆل لە هەرێمی کوردستان ئەبێ لە ڕێگای حکوومەتی عێراقەوە بفرۆشێت، چونکە ئەمە مەسەلەیەکی بازرگانی نێودەوڵەتیە لە سەلاحەتی هەرێمی کوردستاندا نییە. چۆن ئەبێ ئەندامانی کورد لە وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕێگای وەزیری دەرەوەی عێراقدا دەستنیشان بکرێن، ئەمە بۆ بازرگانی پترۆلیش وایە بۆ بازرگانی تریش وایە. حتا لە دوای مەسلەی پترۆل مەسلەی دەواازە سنووریەکانیش دێتە ئاراوە. ئەمە تاکو ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبوو، مە حەقیقەتێکە پابند نەبووە، کە لەگەڵەوە پابند نەبووە حکوومەتی عێراق من پێم وایە لەو دوایەنەدا نەرمیشی نواندووە بۆی کە هەندێک کێشەی بەتایبەتی کێشەی بودجە چارەسەر بکرێەوە. ئەو چارەسەرکردنی ئەو کێشەی بودجەش بە پلەی یەکەم لە ڕێگای یەکەتی نیشتیمانی کوردستانەوە وەلا بە هەوڵەکانی
بەڕێز سەرۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان کاک باوەڕ تاڵابانی بوو وەکو لەو دوایایی ئاشکرا بوو ئەمە شێوەیەکی چارەسەری بنەڕەتی نییە بۆش چارەسەرکردنی بنەڕەتی حکوومەتی هەرێمی کوردستان وە هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەبێ بگەڕێنەوە بۆ دەستور لەسەر بنەمای دەستور ئەگەر دەیانەوێ کێشەکە چارەسەر بکەن بە بنەڕەتی بێگومانش ئەبێ چارەسەر بکەن چکە بەو شێوەیە هەرێمی کوردستان بەڕێوە ناچێت کە ئەمە مانگی 11 دێت تا ئێستاکە خەڵک موچەی مانگی 8 تازە وەردەگرێت و هەندێکیش پێیان وایە کە موچە زۆر گرنگ نییە وەم پێم وایە ئەوەیە کە ئەڵێ موچە زۆر گرنگ نییە بەڕاستی لە مەسلەی کێشە کۆمەڵایەتەکان و کێشە ئابووریە سیاسی ویداریەکان تێدەگەیشتە بۆیە ئاخر ئەگەر ئیجازە بدە یەک ڕستەی تر لەسەرەوە ئیزافە بکەم کاتە ئەبێ ئەوانە خۆ ئامادە بکەن ئێستاکە هەرێمی کوردستان بە شێوەیەکی یەککرد و چۆن لەسەر دەرخستنی یاسای غاز و پترۆل کار بکەن لە ئێستاوە پێم وایە ئەبێ ئەم سیاسەتە لە ئێستاوە ڕوون و زوڵاڵ بێت. کاکس دڵمە بەستمە پرسم بە چ زمانێک لەگەڵ بەغداد قسە بکەین جا ئێمە وڵات بۆ وەڵامی و پرسیارە کاک شکور وەکو کاندیدی لیستی یەکێتی لەسەر ئەو پرسانەی کاکسی باسی کرد کێشەی موچەیە کێشەی نەوتە کێشەی دەواازەکانە پلانی یەکێتی چییە کاندیدان یەکێتی چێ لیستی 222 بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد چییە؟ طبعا پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان پلانێکی ڕوون و ئاشکرا و ڕوونە هێزی تۆین لە بەغداد دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەوەیە کە ئێمە هێزی تۆین لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرتاوە هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگ بە گفتوگۆ بە پێی دەستور لەگەڵ حکوومەتی عێراق و هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات بۆ ئەوە بووە بژێوی و قوت و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکە و لەگەڵ دەوڵەتی عێراقی لەگەڵ ئەحزابی سیاسی عێراقی هەردەم لە هەم ئاهەنگ بە بۆ ئەوەی بژێوی ژیانی کۆمەلگای خەڵکی کوردستان لە بەرچاو بگرێ و هەموو کات داکۆچی کردێ لە مافەکانی و ئێمەش چونمان بۆ بەغدا بە هەمان گڕوتینەوە کە دەتوانین پارێزگاری لەو مافانە بکەین کە لە دەستوری عێراقدا هاتووە و ئەوانەی کە جێبەجێ نەکراوە ئێمە ئەتو هەوڵی جدی بۆ دەدەین و خۆشبەختانە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات بووەتە هۆی ئەوەی چارەسەرکردنی کێشەکان لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا و ئەوە بوو هەموو ئەو کارانەی کە پەیبەت بوون بە موچە بە ناردنی نەوت و جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی دەورێکی ئەساسی و باڵای هەبووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. چۆن ئەتوان لەگەڵ بەغدادا چارەسەریم کێشانە بکەن یان بەغداد چۆن ئەتوانرێ گفتوگۆی تیا بکرێ لە کاتێکە ئەوترێ بەغداد بە چاوێکی دوژمنانە سەیری هەرێمی کوردستانەکە ئەم بۆ چوونە لایەکێتی چۆنە؟ ئەم بۆ چوونە لای یەکێتی نیشتیمانی کوردستان پێچەوانەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی ئەساسی و باڵای هەیە لە پایتەختی عێراق چونکو بەغدا پایتەختی عێراقا و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات لەگەڵ برا عەرەبەکان هاوکار بووە هەماهەنگ بووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و ئێمە بگەڕێینەوە بۆ ئەوەی کە چارەسەرکردنی کێشەکان هەمووی کە بە دیالۆگ بە حیوار ئەو کێشانە چارەسەر دەکرێت و لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی و دیاریشە خۆتان نەزانن کە ئەو کێشانەی کە متعلق بوون و لایەنی سیاسی تر هەبوو یعنی پێی وابوو کە بەغدا دوژمنکارانە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکا و ئەوە بوو سەردانی سەرۆک بافڵ تاڵەبانی بۆ بەغدا گرێ کوێرەکان کرانەوە و هەموو چارەسەرکردنی زۆری لە کێشەکان کرا و موچەکانیش هات و موچەی مانجی 5 و 6 و 7 و 8 ئینشاءالله نۆشی بەدواوە دێ ئەوە هەموو دەستکەوتی جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی بوو ڕۆڵی سەرەکی هەبوو لە چارەسەرکردنی کێشەکان و دەمەوێ ڕوونی بکەمەوە بۆ بەڕێستان و بۆ بینەرانیش
یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات هەوڵی داوە لە چارەسەرکردنی کێشەکان وە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لایەنگری ئەوە نەبووینە کە کێشەکان بە شەڕ و مەشاکل چارەسەر بە حیوار چارەسەر دەکرێەوە جەنابیان کاک بافەڵ دەوری ئەساسی هەبووە بۆ چارەسەرکردنی و کێشانەوە نەتائیزیشی زۆر باش بووە ئینشاءالله هەموو کێشەکان چارەسەرتر دەبێتن لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک بافەڵ. جا داواکاری یەکێتی لیستی 222 یەکێتی تەنها پرسی خزمەتگوزاری و موچێ یا پرسی نەتەوەیی و خاک و بابەتی کوردبوونیشە وەڵامیان پرسیارت لێ وەرگرمەوە با بچمە لای کاک سەدیق پرسیارکو بە چ زمانێک لەگەڵ بەغدادا قسە بکەین کاک سەدیق ینی بە زمانێکی گفتوگۆ بەغدا لێمان تێگایە بە زمانی هەڕەشە لێمان تێگا بێگومان ئەمە پرسێکی زۆر ژیاریە ئیتر قسەکردن بە زمانی هەڕەشەکردن لەگەڵ بەغدا سەردەمی ڕۆیشتووە یعنی ئەبێەوە باش بزانین ئێمە بەشدارین لە حکوومەتی عێراق نەک لە دەوڵەتی عێراق لە حکوومەتی عێراق بەشدارین سەرۆک کۆمار کوردە وەزیری دەرەوە کوردە چەندین وەزیری کورد هەن ڕۆلی سەرەکییان هەیە حتا جێگیری سەرۆک وەزیرانی عێراق کوردە لە پارتی دەسەڵاتن پارتی دەسەڵاتی هەرمی کوردستان بۆ نمونە جێگیری سەرۆکی وەزیرانی عێراق ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە زمانی هەرەشە بێمانەیە من پێم وایە ئەمە ئیتر هەڕەشەکردن لە بەغدا یاخود لە هەندێک لە هانەکانی تر لە عێراق یاخود کارکردن لەسەر هەندێک کارتی تر کە گوایە عێراق ئاڵۆز بکرێت ئەمە من پێم وایە مزایدەیەکی سیاسیە یعنی مزایدێکی سیاسی تر کاتی ئەمەش بەسەر چووە پێم وایە ئەمە ئیتر واز دەبێنرێت باشترە چونکە ئەمە سوودی بۆ خودی ئەو لایەنانەش نییە کە ئەم جۆرە هەڕەشانەکەن لە بەغدا قبول ناکەین نازانم شتیوە ئێمە مەجبوری لە بەغدا قبول بکەین ئێمە مەجبوری لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین ئێمە مەجبورین بەرگری لە مافەکانی خۆمان بکەین مافی کۆمەڵایەتی سیاسی نەتەوەیی ئابووری ئیداری کولتوری مافەکانمان چن ئەو مافانە دەستنیشان بکەین ڕێک و پێک دەستنیشان بکەین پێشکەشی حکوومەتی عێراق بکەین ئەوە مافی ئێمە ئێوە مەجبورن جێبەجێ بکەن دەستور ئەمانە قبوڵی کردووە ئێوە مەجبورن قبول بکەن کاتێکا بەغداد لە مێژووی چەند ساڵەی کووردا تاوانی زۆر گەورەی بە خەڵکی کوردستان کردووە ئەمە خۆڕادەستکردن نییە بە بەغدا ئەوەی کە لە کوردستاندا کارەساتی گەورەی کردبوو کە ئەڵێن کردبوو چونکە فعلەکە کۆنە کۆنی زۆر کۆرە ئێستا بەردەوام نییە ئەمە سەردەمی ڕژیمی بەعەس بوو ئەگەر بێت و ئێستاکە ئێمە جیاوازی لە نێوان سەردەمی بەعەس و ئێستا نەکەین ئەمە یاخۆ هەڵخەڵەتاندنە یان نیازێکی پاک نییە یاخود تێنەگەیشتن لە سیاست ئەبێ ئەمە جیاواز بکەین سەردەمی ڕژێمی بەعەس ڕۆیش سەردەمێکی نوێ لە عێراقەیە لە عێراق هەموو کۆڕی نییە هەیە هەڕەشە هەیە لەسەر هەندێک لایەن هەیە ئەمە ناڵێن بۆ نمونە داعش بۆ نمونە پاشماوەی بەعەس ئێمە ئەوە ئەزانین پاشماوەی بەعەس تا ئێستاکە خەون بە پشتیوانی هەندێک وڵاتی هەرێمایەتی بە پشتیوانی داعش و گرۆپە تیرۆریستەکان تا ئێستا کە خەون بە گەڕانەوەی دەسەڵاتی حەزبی بەعەسە بینن ئەمە هەندێک لایانی تر لەوانەیە باس لە حەزبی حەشدی شعبی بکەن ئەمە شتێکی ترە لە ناو حەشدی شعبیدا هەندێک گرۆپی تونندڕۆ هەن ئەوەش ڕاستە بەڵام ئەوانە مارجیناڵن ئەوانە گرۆپی بچووکن سنووردارن دەسەڵاتی ئەوانە بەسەر تەواوی حکوومەتی عێراق و دەسەڵاتی دەوڵەتی عێراقدا ناچێت ئێمە ئەبێ ئەمانە لە ڕێگە ئەگەر مەترسیەکی بەو شێوەیە هەیە ئەبێ ئێمە ئەمە لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر بکەین ئەبێ ئەمە لە ڕێگای گفتوگۆوە چارەسەر ئەمە لێستاکی ئەم سیاسەتە بەرجەستا لە پەرلەمانەوە چارەسەر لە ئێستادا کێ ئەم سیاسەتە بەرجەستاکە لە نێو هێزە سیاسیەکان لە نێو سەرکردەکان لەگەڵ بەغدادا ئەم تێڕوانینەی هەیە بۆ بەغداد کە بە دیالۆگ بە گفتوگۆ بێ کێشەکان چارەسەر بکە ئەمە ئاشکرایە یەکەتی نیشتیمانی کوردستانە و لەم نێوەشدا بەڕێز سەرۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان کاک باوەڵ تاڵەبانی ڕۆڵێکی گرنگی هەیە ئەمە بە ڕاشکاوانە بڵین
و لە لای تریشەوە ئەمە تەنیا ئەجندایەکی ناوخۆ و تەنیا یەکێتیش نییە ئەجندای وڵاتانی دەرەکیش ئەمەیە بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا لەگەڵ ئەوەدان کە کێشەکان لە ڕێگای دیالۆگ چارەسەر بکەن ئەبێ هەموو کوردیش لایەنەکانی تری سیاسی هەرێمی کوردستانیش بێنە سەر ئەو بڕوایە بێنە سەر ئەم ڕێزکەیە کە ئەبێ کێشەکانی هەرێمی کوردستان لە ڕێگای دیالۆگ و دەستور و یاساکانەوە چارەسەر بکرێت لە ڕێگای تفەنگ نابێت چکە ئەگەر بڵێ من قبول ناکەم هەڕەشە بکەم دوای هەڕەشە و قبول نەکردن ملدانە شاخ و هەڵگرتنی چەکە ئەمە شتێکی هەڵەیە ئەمە هەڵەیەکی ئستراتیجیە بۆ هەڵەیە لەبەر ئەوەی کە بە دیالۆگ ئەتوانین چارەسەری بکەین کاکستێک لەبەر ئەوەیە کاتوانین بە دیالۆگ ئەمە چارەسەر بکەین هەڵەیە یاخود شۆڕشی چەکداری بێک هەڵەیە ڕاستە ناڵێم مەسلەی فەرقی چەکداری آخر تۆ هێزی چەکداریت هەیە هێزی چەکداری تۆ لەگەڵ هێزی چەکداری عێراق جیاوازی نییە هێزی چەکداری هەرێمی کوردستان هێزی چەکداری عێراقە بەپێی دەستور هێزی چەکداری عێراقە دوو هێزی دەستوری پێشمەرگە هێزی دەستوریە سوپای عێراقیش هێز دەستوریە چۆن دەبێت دوو هێزی دەستوری لە ناو یەک دەستوردا لە بەرابەر یەکتر شار بکەن ئەمە لە هیچ جێگایەک دنیا نەبووە ئەمە هەڵوەشانەوەیە و ئەو هەڵوەشانەوەش من پڕ بڕوا ناکەم گەلانی عێراقیش و وڵاتانی دەرەکیش و وەگەلی کوردستانیش ڕێگە نادەمە هەڵوەشانەوەی بێ بێگومان تا ئێستاکە بواری چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دیالۆگە و ئەم دەواازەش هەیە دەواازەی ئەمە دانەخراوە و کراوەشە ئەم دەواازە کراوەیە کە کێشەکان لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر بکرێن بەڵام چۆن چارەسەر دەکرێت ئەبێت تۆ لە بەرامبەر عێراق ئەرکی خۆت بزانی و مافی خۆشت بزانی ئەرکی خۆت دیار بکەی لە بەرامبەر عێراق ئەرکی تۆ چییە و مافی تۆ چییە بڵێ بە حکوومەتی عێراق بڵێ بە دەوڵەتی عێراق ئەمە ئەرکەکانی منن 1 2 3 4 ئەم ئەرکە دەستوریان جێبەجێ دەکەم 1 2 3 4 ئەمەش مافی منن تۆ مەجبوری جێبەجێ بکەیت ئەگەر تۆ ئەمانە نەکەی دیارە لە پشت ئەمە مەسلەیەکی تری هەیە یا ئەجندای دەرەکی هەیە زۆر کەس زۆر لایەنی سیاسی کە دەیانەوێت وەسەر باڵاکە ببوورە یا ئەوەتە بەرژەوەندی تایبەتی مادی هەیە بڵێ زۆر کەس زۆر پارتی سیاسی سەرکردەی سیاسی ئەڵێن نەخێرەگەر ئێمە نەوت ڕادستی بەغدا بکەین ئەمە تەسلیمبوونی هەرێمی کوردستان و لاوازبوونی هەرێمی کوردستان ئەمە خیانەتە من پێم وایە ئەمە تێنەگەیشتنە لە سیستەمی فیدرالی من پێم وایە زۆر بە کورتی ئەڵێم ئەمە تێنەگەیشتنە لە سیستەمی فیدرالی چونکە نەفێت بازرگانی نەفێت بازرگانی ناوخۆی نییە تۆ ئەتوانی هەرێمی کوردستان ئەتوانێ پترۆلی خۆی غازی خۆی لە چوارچەوەی هەرێمی کوردستاندا بەرهەم بێنێ و بازرگانیش پێوە بکە بەڵام لە 1970 بازرگانی غاز و پترۆل بازرگانی دەرەکیە لە سیستەمی فیدرالدا ئەم مافە هی هەرێمی کوردستان نییە بەخدایە هەر کەسێکە هەندێک لە سیاست و حقوق بزانێ یاساکان بزانێ بە تایبەتی لە فیدرالیزم بزانێ ئەگە دەستوری عێراقیش خوێن بێتەوە واڵێ یعنی کورد مافی بەکارهێنانی پترۆل و غازی هەیە بەڵام لە چارچەوەی هەرێمی کوردستاندا ئەگە تۆ بچی لەگەر ئەمریکا و لەگەر فەڕەنسا و لەگەر بریتانیا و لەگەر تورکیا و لەگەر ئێران بازرگانی پترۆل بکەی ئەبێ بگەڕێەوە بۆ بەغدا هیچ چارەی تر نییە یا ئەوە ئەبێ بڵێ بە عێراق بڵێ من ئەو دەستورە قبول ناکەم من سیستەمی فیدرالی قبول ناکەم تۆ ئەو کاتە چ سیستەمێکی تر دەبێت ئەبێ تەڕح بکەیت ئەبێ خەڵکی کوردستان ئەمە قبول بکە پێشان لەسەر ئەمە ڕیفراندۆمیان کرد ڕیفراندۆم بۆ ئەمە کرا بۆی کە نەفت ڕادەستی عێراق نەکەن و ئەمە ڕادەست بەڵام دوایی ناچار بوو بگەڕێنەوە بۆ دەستور چونکە ڕیفراندۆم دەستوری نەبوو ڕیفراندۆم یاسایی نەبوو من لە کاتی خۆشم لە دژی ڕیفراندۆم زۆر ڕاوەستم زۆر ڕیفراندۆم بشکردنەکەی هیچ پێوەرێکی خۆی حقوقی لە چوارچەوەی دەستور و لە چارچەوەی حتا یاساکانی هەرێمی کوردستان کێشەکانی هەولێر و بەغداد ئایا ئەم چارەسەرانەی لە نێوان کێشەکانی نێوان هەولێر و بەغداد هەیە لە پایتەختی وڵاتانە یاخود هەر تەنها ئەبێ مەشەڕەکە لە بەغداد بکەین ئەگەڕێمە وڵات بۆ ئەم بابەتە کاکشکور باسی پرسی نەتەوەیمان کرد زۆر باسی پرسی موچە و بوجە و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کرا لە بەغداد یەکێتی لەسەر پرسە نەتەوەیەتیەکان چی ئەڵێ دەستبەرداری بووە؟ نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات
لەسەر پرسە نەتەوەیەتیەکان لە ڕیزی پێشەوە بووە لە مادەی 140 لە پرسەکانی کە تایبەتن بە خاک یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات سازشی لەسەر ئەوە نەکردووە لەسەر خاک نەکردووە بگرە هەموو کات دیفاعی کردووە لە خاچی پیرۆزی کوردستان و هەموو کات داکۆچی کردووە لە مافەکانی گەلی کوردستان. زۆر باشە کاک شکور لەسەر پرسی نەتەوەیی ئایەکێتی پرسی نەتەوەیەکە بە قوربانی موچە و بودجە و دابینکردنی داهات بۆ هەرێمی کوردستان؟ نەخێری یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات پرسی نەتەوایەتی لە ڕێزی پێشەوە داناوە بۆ ئەوەی دوای ئەوجا مافەکانی تری کۆمەڵانی خەڵکی کوردستان دێ لە موچە و لە بودجە و لەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆچی کار بووە لە مافەکانی تایبەتە بە پرسی نەتەوایەتی و زۆریش بازیشی لەسەر ئەوە داوە و سازشی نەکردووە لەسەر پرسی نەتەوایەتی و شاهدیش هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسە نەتەوایەتیەکان قەت سازشی نەکردووە و ناشیکاتن. باش ئێستا ئەگەر لە هەولێر هاوڵاتیان بینەرمان بن وەکو لیستی 222 یەکێتی چ شتێک بۆ هاوڵاتیانی پایتەختی هەرێمی کوردستانەکەن یاخود بۆ پارێزگای هەولێرەکەن یعنی یەکێتی ئەوێت چی بۆ هەولێر زیاد بکە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی تەبلیغی کاندیدەکانی کردووە کە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات لە ڕێزی پێشەوە بن بۆ خزمەتکردن بۆ خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و شاری هەولێر و بە تایبەتی و شارەکانی تریش و یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت لە ڕێگای کاندیدەکانەوە کە متمانە و دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بازنەی هەولێر بەدەست دێنن بچنە بەغدا داکۆچی کار بن لەسەر مافەکانیان بۆ بەدێهێنانی مافەکانیان و مافی گەنجان مافی زیندانیانی سیاسی پێشمەرگە دێرینەکان و بنەماڵی سەربەزی شەهیدان و مافی پوت و خەڵکی کوردستان و موچەکەی و میزانیەکەی و هەموو ئەو مافانەی کە لە دەستوردا هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان هانی پەرلەمانتارەکانی دەدا بۆ ئەوەی جێبەجێیان بکەین و لە بەغدا ئێمە کاری جددی و باشیان لەسەر بکەین. کاک شکور ئەوترێ هەولێر هەموو شتێکی هەیە و هیچی کەم نییە فعلەن هەولێر لە هیچی کەم نییە ناو هەولێر دەوروبەری هەولێر قەزاو ناحیەکانی گوندەکانی کاک سدیق ئێمە لای جەناب بەس کاک شکور بەبەستم وەڵامێکی ئەوم باتەوە ئێمە قسمەتی جەنابە. بەڕێزم خۆی شاری هەولێر شارێکی پایتەختی هەرێمی کوردستانە وەکەم و کوڕشی تێدا هەیە. بەڵێ کاک سدیق باسی هەولێرمانە کرد پرسیارێکم لێ کردبووی سەبارەت بەوەی کە ئایا چارەسەری کێشەکانی هەولێر و بەغداد لە پایتەختی ترە یا هەر لە بەغدا دەتوانین ئێمە چارەسەری بکەین بەڵام پێشەوە هەستم کە کۆمنتێکە بێ لە هەولێر کەم و کورتی هەیە؟ هەولێر کەم و کورتی زۆرە ببوورە وام زانیم پرسیارەکە بۆم بوو کێشەی هاتووە. بەڵێ بە کورتی باسیەوەکەم هەولێر کەم و کۆری زۆرە ئەوەی هەرە گرنگ لە هەولێر ئەوەیە کە مامۆستایان و فەرمانبەران ناتوانن بووچە وەربگرن مامۆستا توێژێکی زۆر سەرەکی و ئستراتیجیە لە کۆمەڵگادا چونکە ئەوان نەوەی دوا ڕۆژ پێدەگەێنن ئەگەر مامۆستا کێشەی هەبوو نەتوانێت موچە وەرگری نەتوانێت ژیانی ڕۆژانەی منداڵەکانی بەڕێوە بە ئەمە کاریگەری لەسەر پەروەردە هەیە و کاریگەریەکی زۆر جدیشی کردووە بەڕاستی لە لای ترەوە ئەوەی کە هەیە بێعەدالەتیە بێعەدالەتی کۆمەڵایەتی هەیە جیاوازی چینایەتی دروست بووە کاک سدیق لەناو لە پارێزگای هەولێر زۆر جیاواز زۆر بەلێ زۆر زەق بوویتەوە یعنی من چەند جارێک تریش باسم کردووە لێ ئێستاش باسەکەم خەریکە ئیتر لە بەشەیەکی گشتی لە کوردستان لە هەولێریش چینی ناوەڕاست نامێنێ ینی چینی ڕاوەڕاستی تر هەژارە هەژارەکان بوونەتە چینی هەژار
چینێکی بچووکی زۆر دەوڵەمەند دروست بووە و چینی خوارەوەش هەتاچێ چینی ناوەڕاستیش هەتاچێ هەژارە بێ یعنی ئەکەویتە ئاستی هەژارەکانەوە چینە هەژارەکانەوە بۆیە ئەمە بڕگەیەکی زۆر گرنگە چونکە چینی ناوەڕاست لە کۆمەڵگادا بربڕەی پشتی ڕاوەستانی کۆمەڵگەیە یعنی ئەگەر مامۆستایەک ناچار بێ لە دوای دەوامی خۆی بچی کێرێکاری بکە دیارە ئیتر ئەمە زەنگێکی خەتەرە زەنگێکی مەترسیدارە بۆ کۆمەڵگا ئەگەر کارمەندێک لە دوای دەوام ناچارە بچی کارێکی تر بکە کرێکاری بکە یا دەستفرۆشی بکە ئەمە زەنگێکی مەترسیدارە یعنی هەستکرد وا ئەزانم ینی وا ئەبینم کە هەندێک لە لایەنە سیاسیەکانی هەریمی کوردستان بە تایبەتی لایەنی دەستڕۆژ لە دەسەڵاتدا هەست بەو مەسەلە ناکە لێکۆڵینەوە لەسەر ئەو مەسەلە نەگەم ئەمە زەنگێکی زۆر خەتەرە ئەمە زەنگی خەتەرە کە لە کۆمەڵگای هەریمی کوردستان دروست دەبێت حتا لەوانە بەرەو هەڵوەشانەوە بچێ ئاشکراڵێم یعنی کوردستان خەریکە تعریب ئەبێ هۆکارە سەرەکیەکەش ئابووریە خەڵک خانی خۆی ئەفرۆشێ ئەدا بە عەرەبەکان ئەچێ لە کەنار لە گەڕەکێکی کەناری شاردا لەوێ دەرخانەیەکی ترێک بۆی ساڵێکی تر چەند مانگی تر ژیانی منداڵەکانی بەڕێ بکە ئەگەر ئەوەی من لەو چارچەوەیدا بەمە بەس دەبینم ئەوەی تر ئایا کێشەی هەرێمی کوردستان لە بەغدایە یان لە پایتەختەکانی ترە نەخێر هەرێمی کوردستان کێشەکانی خۆی لە بەغدا چارەسەر بکە ئەتوو بچیە واشنتۆنیش بڵێ وەڵاوەرە کێشەی من و عێراق چارەسەر بکە ئەڵێ بڕۆ لە چوارچەوەی دەستوردا کێشەکانی خۆ لەگەڵ بەغدا چارەسەر بکە بچێ پاریس و بچێ بەرلیش هەرمان قسە پێ دەکەن ئەگەر بچێ ئەنقەرە لەوانەیە ئەنقەرە شتێکی تر بڵێ هەندێک جارە چین ئەنقەرە پشت بە تورکیا بەستین پشت بە وڵاتی ترە بەستین ئەمە چ بەرژەوەندێکی وڵاتیانی هەرێمی کوردستانی تیا ئەمە ماڵوێرانیە ئەمە ماڵوێرانی من بە یەک ڕستە ئاڵێم ئەم سیاسەتە ماڵوێرانی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە ماڵوێرانی دروست کردووە چونکە ئەنقەرە هیچ پرۆژەیەک ناخاتە بەردەستی تۆ کە تۆ بتانی قوارەیەکی تەندروست نەتەوەیی لە هەرێمی کوردستان چارەسەر بکەیت ئێمە باس لە پرسی نەتەوەیی ئەەکەین پرسی نەتەوەی چۆن چارەسەر دەکرێت ملەتێک کە ملەتێک ئەگەر بۆی کە خۆی لە برسیبوون ڕزگار بکە بچی خانی خۆی بفرۆشێتە عەرەبێک من نەژاد پەرست نیم با کەس ئەمە هەڵالێک نەداتەوە بداتە عەرەبێ بچێت لە شوێنێکی ترەوە بکە ئەمە زەنگێکی خەتەرە و مەسەی نەتەوایەتی ئەتۆ ئەگەر بتەوێت کێشەی نەتەوایەتی بەرەو پێشەوە بێت چۆن بەرەو پێشەوە دەبێت لەسەر بنەمای اقتصادێکی بەهێز اقتصادی کێ بەهێز دەکەی تۆ اقتصادی چەند کۆمپانیایەک بەهێز بکەی سوودی بۆ کۆمەڵگە نییە سوودی بۆ نەتەوە نییە بەڵکو ئەم کۆمپانیە بوویتە قوڕخکار ئەم کۆمپانیە لە خزمەتی هەندێک دەوڵەتی هەرێمایەتیدا بە تایبەتی ئیمارات و نازانم ئەنقەرە و ئەمانە ئەمە بۆچیش سبەبێکی قەیران لە هەرێمی کوردستان دروست بە سبەبێکی ئەوەیە نەفت ئەچێت نەفت ئەفرۆشێت پارە دێت ئەو پارە دیسان ئەچێتە دەرەوە لە هەرێمی کوردستان نابێتە پرۆژە کە کارتی تایبەتی هەبێ خەڵک بتوانی کرێکاری بکە ئەمە نییە ئەو بوارە دروست نەبووە خەڵک بتوانێت ئیش بکە بۆیە کورد ئەگەر بیەوێ مەسلەی نەتەوایەتی خۆش بپارێزێ ئەمە ئەبێت لە بەغدا بێ ئەبێت لە بەغدا کێشەکاری سیاسی نەتەوەیی ئیداری اقتصادی یاسایی خۆی لە بەغدا چارەسەر بکە لانی تر ئەگەر ڕاست دەکەین پشتیوانی لە خبوز ئەگە سەرنج بەی سەرۆک وەزیران سەرۆکی هەرێم هەندێک سەرکردەی سیاسی کەمترین سەردانیان هەبوو بۆ بەغداد لە کاتێکا سەردانیان بۆ پایتەختی وڵاتانی دراوسێ زیاتر بووە ئەمە خوێندنەوەی چۆن بۆ کرد من پێم وایە ئەمە لەسەر مەسەلەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان نەبووە ئەمە بەرژەوەندی تایبەتیە ڕاستە من بە ئاشکرا ئاڵێم هەندێک لە سیاست مەدار و لایەنەکانی هەرێمی کوردستان بەرژەوەندیان لەگەڵ بەغدا نییە بەرژەوەندیان لەگەڵ ئەنقەرەیە بازرگانی زۆر گەورەیان کردووە لەگەڵ ئەنقەرە بە ملیاردەها دۆلار سەرمایە گوزاریان لە ئەنقەرە کردەوە بەرهێنانیان کردووە ئەمە ئاشکرایە یانی ئەوە سەبەبێکی سەرەکی شکستی ئابووری هەرێمی کوردستان من بە دەرەجە یەک ئەنقەرە بینم ئێرانیش ڕۆڵی تێدایە بەڵام ئێران ئەگەر ئێران 120 بێ
ئەنقەرە 1970 حتا ئیمارات دەستی تێدا هەیە ئێمە ئیمارات بە وڵاتێکی زۆر نزیک دانین بەڵام وان نییە ئیمارات یەکێک لەو وڵاتانەیە کە زێری ڕەش لە ئیمارات سپی دەکرێتەوە ئەمەمە کاریگەری لەسەر اقتصادی هەرێمی کوردستانیش کردووە من نامەوێت بچمە ناو وردە کاریانە بەڵام ئەگەر بێت و هەرێمی کوردستان بە پارتی و بە یەکەتی و بە ئۆپۆزیسیۆنیشەوە بە هەر هەمویانەوە دەیانەوێ قوارەیەکی سەقامگیر خۆشگوزەران لە هەموو ڕێیەکەوە عەدالەتی کۆمەڵایەتی یەکسانی لە پەروەردە لە تەندروستی هەبێ ئەبێ لە بەغدا کێشەکانیان چارەسەر بکەن ئەگەر لە بەغدا کێشەکانیان چارەسەر نەکەن ئەبنە پیۆنێک بەدەست وڵاتانی هەرێمیەوە و ئەوانش بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن چون لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی اقتصادی بەکاردێنن ینی ئەوان زۆر زۆر ئاشکرا با بڵین تورکیا ئەڵێ ئێمە هەڵەمان کردووە کە ڕێگەمان داوە قوارەی هەرێمی کوردستان دروست بێت و ئەم هەڵەیە لە سووریا دووبارە ناکەینەوە کەواتە ئەمە واضحە ئستراتیجی وڵاتانی هەرێمایەتی چییە یعنی ئەمە بە ئاشکرا بڵێم ینی ئیلا بە چاوی تیۆری پیرانگەری سیر نەکەین یعنی ئەو وڵاتانە بۆ بەرژەوەندی خۆیان کار دەکەن ئێران بۆ بەرژەوەندی خۆ کار دەکات سووریا بۆ بەرژەوەندی خۆی کار دەکات تورکیا بۆ بەرژەوەندی خۆی کار دەکات ئێمە بەرژەوەندیمان لەگەڵ کێ ئێمە ئەگەر هاوڵاتی عێراقین ئەمەمان قبول کردووە ئەمەیە کە ئەبێ لەگەر بەغدا لە بەغدا چارەسەری کێشەکانمان ئەوە مانایەوە هیچ پەیوەندیەکی دەرەکیمان نەبێ بەڵام هەندێک جار نابێتە دووفاقیەت ئێمە زمانی هەڕەشە لەگەڵ بەغداد بەکاربێنین و لەوێش پلە و پۆستی باشمان لە نێو حکومەت و سیاسەتا هەبێت لەوێ ئەگەر وڵات بۆ وەڵامی و پرسیارە کاکشکور سەبار بە چین و توێژەکان لە هەولێر بە گەنجان ژنان خوێندکاران کە سوکاری شەید ئێوە کولیستی 222 چیان بۆ ئەکەن بەڵێنتان چییە بۆیان چۆن توانیتانە بگەنە ئەوان و داوە خواستی ئەوانی شێ لە یەکێتی لە ئێستا بێگومان ئێمە سەردانمان بۆ لای هەموو چینی توێژەکان بۆ لای بنەماڵی سەربەرزی شەهیدان بۆ لای گەنجەکان بۆ لای ئەوانەی کە کەم دەرامەتن و ئەوان ئومێد و هیوای ئەوەیان بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لیستی 222 کە بچنە بەغدا دەزانن کاری جددی و باشیان بۆ دەکەن بۆ ئەوەی کە ئەوان لە خۆشگوزەرانی دابژین و مافوو داواکانیان لە بەغدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەسپێرن و ئێمە دەتوانین زۆرترین کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و ئەوان بەڕوێکی خۆشەوە پێشوازی لە ئێمە دەکەن و داوا دەکەن کە ئێمە کاری باشیان بۆ بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە هەیەە و ئێمە بەڵێن دەدەین و بەڵێن دووپات دەکەینەوە ڕازگۆ دەبین بەڵێ دەڵێن ئێمە هێزی تۆین لە بەغدا کاری جددی و باشیان بۆ دەکەین بۆ هێنانەدی مافەکانیان و بۆ مافەکانی گەنج و جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانیش تەکیدی لەوە کردەوە ئەبێ ئێمە لە بەغدا خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین بۆ ئەوەی زۆرترین مافەکانیان بەدەست بێنین و پارێزگاریان لێ بکەین و بۆ ببینە هۆی ئەوەی پردێک بەبینی ئێمە و دەنگدەرانی خۆشەویست بۆ ئەوەی چارەسەری کێشەکانیان بکەین بۆ ئەوەی ئەوان لە کەشێکی ئارام و خۆشگوزەرانی دابژین. باشە سەبار بە کەرنەڤاڵەکان لە هەولێر لە ساڵی ڕابردوو هەڵبژاردننی کوردستان بەڕێوە چووە ئەم ساڵیش ئەوە ساڵێک و چەند ڕۆژێک تێپەڕیوە دیسان بانگەشە هەڵبژاردنێ بەڵام بۆ عێراق ئەم جیاواز یاخود ئەم هەڵبژاردنە جیاوازی چییە بۆ هاوڵاتیان بە تایبەت دەنگدەرانی هەولێر و چەند گرنگە دەنگ بە لیستی یەکێتی بن لای بەڕێستان ئاشکرایە و لای بینەرانیش ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراق و بۆ فەرق و جیاوازی هەیە لەگە هەڵبژاردنەکانی ناوخۆ و ئەو هەڵبژاردنەی کە ئێمە ئمڕۆ بانگەشەی بۆ دەکەین کە بەیانی جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی کەرنەڤاڵی لە پایتەختی هەرێمی کوردستان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئێمە دەبێ بەو پەڕی گوڕوتینەوە بین بۆ پێشوازیکردن لە جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی و بەبێ دوودڵی دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ
هیچ فەرق و جیاوازیە چێتی نیشتیمانی کوردستان هیچ کات فەرق و جیاوازی نەکردێ لە بینی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەمووی بە یەک چاوسەیر کردیەوە هەوڵی باشی داوە بۆ ئەوەی کاندیدەکانی بچنە بەغدا زیاتر خزمەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بۆ ئەوەی مافەکانیان زیاتر بەردەستە بکەن لە ئەوش لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆری کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە ڕابردووردا سەلماندیەتی و هەموو کات لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکەی دابووە و بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا و بێگومان ئێمە جزئێکین لە بەغدا ئەوڕۆ هەرێمی کوردستان ئێمە پارچەیەکین لە بەغدا جیان نەبووینەوە و ئێمە توانین کێشەکانمان لە بەغدا چارەسەر بکەین بۆ ئەوەی میلەتەکەمان بە خۆشگوزەرانی بەخۆشی ژیان بکاتن بەڕێوە. ئەو هەستە دروست بۆ لای هەولێریەکان کە چارەسەری کێشەی موچە لە ماوەی چەند مانگی ڕابردوو لەلانی کێتی و سەرۆکیەکێتیەوە کراوە و ئەمە بەرژەوەندی ئەوانی تایە یاخۆت خەڵکی ئەولێر بەلایەوە گرنگ نییە موچە وەربگرێ وەرنەگرێ کێ چارەسەرێکات یاخۆت نە بێگومان چۆن بەلایەوە گرنگ نییە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هیوای میلەت بووە میلەتی کورد بووە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەلای کۆمەڵانی خەڵکی کوردستان حزبێکی سەرەکیە داکۆچی کارە لە ماف و قوت و موچە و بودجەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و زۆر کە دەڵێن موچە ئەوە نییە بەڵێ موچە یعنی ئەوە کارتێکی زۆر گرینگە موچە بازاڕەکان پێدەبژێتەوە و هەموو کات کۆمەڵانی خەڵکی کوردستان بەشێکی زۆری موچەخۆرە و تەسیر لە بازار دەکات موچە زۆر گرنگەوە ئەو سەردانانەی جەنابی سەرۆک باڵ تاالبانی ئەوە بووە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشکرایە چێ بەرەو پیلی ئەو کێشانە چووە کە چارەسەری کردووە ئەو بێگومان هەر یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڵ تاالبانی بووە بۆ هۆی ئەو کێشانەی چارەسەر کردووە لە بەغدا و بۆتە هۆی ئەو موچانە کە یەک لە دوای یەک دێ و دڵنیابین ئینشاءالله هیچ موچەیەکیش نافەوتێ و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات داکۆچی کار بووە لە مافقوتی ڕەوای ملەتەکەی بۆ ئەوەی ملەتەکەی بەحەسێتەوە بە خۆشگوزەرانی بژیتن. بەڵێ کاک سدیق نابێتە دووفاقیەت بەرپرسیارەتی و پۆستت لە بەغدا هەبێ بەڵام لەمان کاتیشە هەڕەشە بکێ من پێم وایە ئەو مەسەلە بێت دەبێ لە سیاسەتی هەرێمی کوردستاندا یەکلا بێتەوە تۆ لەلایەک جومگەی زۆر گرنگی دەسەڵات لەدەستدایە لە حکوومەتی عێراق لە لای ترەوە هەڕەشە بکەی لە لای ترەوە تۆ نەفتی هەرێمی کوردستان هەرزان فرۆش بکەی لە ڕێگای تورکیاوە بەڵام لە ڕێگای سۆمەوە تۆ بە تەسلیمکاری لە قەڵام بدەیت ئەمە هەڵایەکی زۆر زۆر گرنگە یعنی ئیتر مزایدەی سیاسی پێشتر پێم بوت ئەمە ئیترە مزایدە سیاسیش ناخوات ینی ملەتی کوردیشی تر خەڵکی کوردستانیش لەمە تێگەیشتووە ینی ئەمە چی مەسەلەیەکە بۆ ئێمە پێم وایە ئەو لایەنە نابێ خۆیان یەکلا بکەنەوە یا ئەوە تا ئەبێ بڵێن ئێمە بڕوامان بە عێراقی فیدرالی هەیە و کێشەش هەیە ڕاستە کەم و کوڕی لە بەغداش هەیە بەغدا وەکو ئەڵێن شامی شەریف نییە کەم و کوڕی هەیە لە عێراقیشدا کەم و کوڕی هەیە لە بەسڕاش هەیە لە هەموو شوێنێکی عێراقیشدا گەندەڵیش هەیە کاری تریش هەیە بەڵام ئەومانە ئەوە نییە کە تۆ عێراق دەوڵەتی عێراق بە دژمن لە قەڵام بدەیت ئەگە بێت تۆ دەوڵەتی عێراق بەغدا بە دژمن بە داگیرکەر لە قەڵام بدەیت ئەبێت تۆ ئەم پۆستانە ئەو جمگانی کە لە بەغدا وەرگرتووە ئەبێ یەکسەر بکشێتەوە ئەگەر نە ئەبێتە من لە ناو کەوانەدا ئاڵێم ئەبێتە خیانەت تۆ لەلایەنێک دژمنە تۆ بە دژمن لە قەڵەمەدەی لەلایەنی ترەوە تۆ جمگە ئەستراتیژیەکان بەدەست هەرێمی کوردستانەوە لە بەغدا یعنی ئەمە نەکات دووفاقی من پێم وایە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگەر بێت و ڕاستە بەغدا دژمنە داگیرکەرە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی داگیرکەرە و جیاوازی لەگەڵ دەوڵەتی سەدام نییە کەواتە ئێوە لە بەغدا چیە کرد فەرمون بکشێنەوە ڕای بۆ هەموو دنیا ڕاگەیەنن ئەمانە جینۆسایدمان نەکەن ئەمانە قەتڵ عاممان نەکەن بەڵام ئێمە هەڵەمان کردووە ڕاستە بۆ نمونە من لە ئاماژەوە بە بدەم جایتریش پێم وتووە مەسەلەن سەدام حوسێن یان بڵێ فەرمانبەرە باڵادەستەکانی دەسەڵاتی سەدام حوسێن لە دادگادا بە
تاوانی کۆمەڵکوژی دادگای کرا بەڵام بە تاوانی جینۆسایت نەکرا ڕاستە لە ڕێگای جێبەجێکردنی حکمەوە هەمانە ئیعدام لە سێدارەدان دەکرێتەوە بەڵام کۆمەڵکوژی جیاوازە لەگەڵ جینۆسایت ئەمە نەمان کردووە کێ نەیکردو هەر ئێمە نەمان کردووە ئیتر ئێمە کاڵم بەرپرسانی دەسەڵاتی هەرێمی کوردستانە کەواتە ئەمڕۆ ئێمە ناتوانین حکوومەتی عێراق دەسەڵاتی عێراق ئەوە بکەین بەڵام ئەمە گارانتی هەیە کە عێراقێکی دروست نابێت ئەم شتە بکاتەوە ئەبێ ئەو کاتە ئێمە سەدێکمان دروست کردوە بەنداوێکمان دروست بکردار بەرەمەوە بەنداوە چ بوو جینۆسایت بوو ئەدی ئێستا نە سەدام حوسێن و نەک سەرکردەکانی سەدام حوسێن بە جینۆسایت دادگایی ناکرانە من بۆیە پێم وایە ئەمە هەڵەیەکە بووە ڕۆیشتووە بەڵام تۆ ناتوانانی بەچەوەی دژمن سەیری عێراق بکەی کاتێ بەچاوی دژمن سەیری عێراق بکەی ئەمە ئەو کاتە ئەبێت و سیاسەتی خۆ ئستراتیژی خۆ شێوازی تێکۆشانی خۆت بگۆڕی بۆیە من ئەمە بە شێهەڵەیەکی گەورە لە قەڵەمەدەم سدیق حەسەن چاودێری سیاسی لە هەولێر هەروەها شکور مەلابەکر کاندیدی ژمارەدا لەسەر لیستی 222 نیشتیمانی کوردستان لە هەولێر زۆر سپاس بینەرانی پانۆراما و کورسات نیوز ئێوەش هەشاد.